بەمەبەستی بەسەرکردنەوەی ئەو پرۆژە خزمەتگوزاریانەی کە لە ئێستادا لە بواری جێبەجێکردندان پارێزگاری سلێمانی سەردانی ناحیەی یاغجەلەری کرد. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیشدا پارێزگاری سلێمانی هەوڵ و ماندووبوونەکانی بەڕێوەبەری ناحیەی یاغجەلەری لە جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزاریەکاندا بەرز نرخاند. لە کاتێکدا هەرێمی کوردستان بەدەست گرفت و قەیرانی داراییەوە دەناڵێنێت. بەڕاستی پارێزەر و نوێنەری ڕاستەقینەی خەڵکی ناوچەکەی خۆیانن بەڵێنمان نانێ ئەوەی لە توانا و دەسەڵاتی پارێزگای سلێمانیا هەبێ هەر بە گەڕانەوەمان بۆ ئەوێ چۆن کارەکانی ترمان کردووە ئەوەش جێبەجێەکەین. ئێمە سوپاسی زۆریەکەین وەکو وتەمە بەڕاستی هەمویان لە سنووری پارێزگای سلێمانی هەموو سەرۆکیەکە کارگەڕیەکان لەناو ئانەشا کاکێ من زۆر مکوڕن، زۆر شێرگیرانە، زۆر جدیانە، پارێزەری داواکانی خەڵکن، نوێنەری ڕاستەقینەی خەڵکن، داواکانە گەیەنە شوێنی خۆیان، دەستپاکانە، سەرڕاستانە، بەستافێکی یەکگرتوانە کە هەمویان وەکو یەک تیم کارەکەن، چ لەگەڵ سەر و خۆیان، چ لەگەڵ تیمەکەی خۆیان، چ لەگەڵ هاوڵاتیانە و لەناو خەڵکەکەی خۆیانە جێی ڕێز و تەقدیرێکی زۆرن. بەڕێوەبەری ناحیەی یاغجەلەریش دەڵێت دانیشتوانی سنوورەکەیان شایانی خزمەتی زیاترن، هەر بۆیە لە هەوڵەکانیان بەردەوام دەبن بۆ خزمەتکردنی زیاتری هاوڵاتیانی ناحیەکەیان بە گوندەکانی شێوە. دیارەوەک بەڵێنمان داوە ئێمە لە خزمەتی خەڵکی سنوورەکەی خۆمانە بین، لە خزمەتی هاوڵاتیانە بین و ئەو گرفت و کەم و کوراین لە سنوورەکەی بەردەوام ئێمە لە ڕێگەی خۆمان و قایمقامەتی خەزای چەمچەماڵەوە ئاراستەی فەرمانگە پەیوەندیدارەکان و وەزارەتەکانی سەری خۆمانمان کردووە. دڵنیایانەکەینەوە کە ئەو گرفتانی کە ئەوانیش درکیان پێ نەکردو ئێمە لە ڕای خۆمانەوە لە ڕێگەی خۆمانەوە بەدوادەچوومان بۆ کردووە و لەسەر خەتین بۆی بتوانین گرفتەکانی کەمی کارەبا، کەمی ڕێگاوبە خزمەتگوزاری لە ڕێگاوبانی گوندەکان، کەمی پرۆژەی ئاو، کەمی ئاوی خواردنەوە کە لە وەرزی هاوین و ئەمساڵ کە بەشێکی زۆری سنوورەکە تووشی وشکە ساڵێ بێتەوە ئەوانەمان هەموو خسۆتە بەردەم پارێزگای سلێمانی بۆی بتوانین لە ڕێگەی بەڕێزیانەوە چارەسەری گرفتانەش بکەین. ناحیەی یاغجەلەر دوو ڕێگای سەرەکی هەیە، ئەویش ڕێگای یاغجەلەر تەکیە و ڕێگای یاغجەلەرکانی شەیتانە. لە ماوەکانی ڕابردووشدا بەشێکی زۆری هەردوو ڕێگاکە بە تەواوی خراپ بوون و بە جۆرێک بە کەڵکی هاتوچۆی ئۆتۆمبیلی بچووک نەمابوون. بەڵام بە هەوڵ و ماندووبوونەکانی بەڕێوەبەری ناحیەی یاغجەلەر و لایەنە پەیوەندیدارەکان لا ئێستادا نۆژەنکردنەوەی هەردوو ڕێگاکە بە بڕی 3 ملیار دینار لە بواری جێبەجێکردندان و بڕیاریشە لە ئایندەیەکی نزیکدا تەواو بکرێن و بەڕووی هاوڵاتیاندا بکرێنەوە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی یاغجەلەر.